گرێبەستێکی نێوان لقی گەرمیانی یەکێتی مامۆستایان و کۆمپانیایەکی تایبەت بە نیشتەجێبوون نیگەرانی مامۆستایانی سنوورەکەی لێ دەکەوێتەوە. لە بەرامبەردا دەستەی مامۆستایانی ناڕازی گەرمیانیش بە هەموو شێوەیەک ئەو ڕێکەوتنا ڕەت دەکەنەوە بەو پێیەی بۆ هەر یەکەیەکی نیشتەجێبوون نزیکەی $10,000 زیاتر لە نرخی شایستەی دروستکردنی هەر خانوویەک حساب کراوە. لەگەڵ ئەوەشدا شێوازی کوالەتی خانووەکان نەخراونەتە ڕوو. مامۆسایانی گەرمیان کێشەکەمان ئەوەیە کە یەکێتی مامۆسایان عەقدێکیان کردووە لەگەڵ کۆمپانیای خێمەت سەلام بۆ دروستکردنی 2,000 خانوو بۆ مامۆسایان لە گەرمیانە. بەڵام ئەم عەقدە پڕێتی لە فرتوفێڵ و دزی. یعنی بۆ من دوو خاڵ باسەکەم. ئەوەی کە لەم عەقدە یەک نرخی بیناکان زۆر زۆرە وەلا دەرخستەی هەر بینایەکە زیاتر لە دەفتەرێکی دۆلاری زیادە بۆ هەر خانوویە. خاڵی دووەم کە ئەم عەقدە ئیمزا کراوە کوالیتی بیناکەی تیان نەبووە. یعنی بەبێ ئەوەی کوالیتی بیناکە ببینین ئیمزایان کردووە و ئێمە بەڕاستی گومانێکی زۆر زۆرمان هەیە لەم عەقدە و ئەمانەوەی پێداچوونەوەی بۆ بکرێ. دەربارەی پرۆژەکە کە ئیمزامان کردووە یەکەم ئەو پرۆژەیەکی مامۆسایانە و لە خزمەتی هەموو مامۆسایانە و بۆ مامۆسایانیش جێبەجێ ئەکرێ. بۆیە ئێمە حرسان لەسەر ئەوەی کە پرۆژەکە لە دەستی توێژی مامۆسایان دەرنەچێ ئیمزامان کردووە. خاڵێکی تر لەسەر دەرخستەکەیە ئێمە هەر سەرەتا پێش ئەوەی مامۆسایانی ناڕازی کە ڕەفزی ئەو دەرخستە بکەن ئێمە خۆمانش ڕەفزمان کردووە و ئەم دەرخستەی کە بۆمان ئامادە ئەکرێت دەرخستەیەکی تۆکمەیە و بە چاودێری هەموو مەهەندسەکان ئەکرێت و ئەو مەهەندسانیشە خۆیان سەرپەرشتی ئەکەن کە چەند بەڕێزێکن جێ متمانەن لە شارەوانیە لە ئیداری گەرمیان و لە سنووری وەبەرهێنانە. وتەبێژی ئیدارەی گەرمیان ڕای دەگەیەنێت ئەوان مامۆستایانیان سەرپشک کردووە بۆ ڕێکەوتن لەگەڵ هەر کۆمپانیایەک بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژەکە و چاودێر دەبن بۆ شێوازی بەڕێوەچوون و کاری پرۆژەکە. ئێمە چەندی کۆبنەوەمان کردووە لەگەڵ یەکێتی مامۆسایان و لەگەڵ مامۆسایانی کە خۆیان بە نوێنەری مامۆسایانی ترەزانن کۆبنەوەمان کردو جهدی خۆمان داوە هەوڵمان داوە کە کاراسانی بکرێت و دیارەیتر شێوازی نرخ و کەرەستەکانی بیناسازی هەموو شتێکمان کردووە و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان خۆیان ئەزانن کە چ جهدێکی کردووە و ئێمە تەنیا ئەوەمان کردووە کە خۆیان سەرپشت بن کە ئەم توێژە بۆی چۆنیان پێ باشە ئەو پرۆژەیە بچێتە واری جێبەجێکردن لەگەڵ ئەوانەوە دیارەیتر تا ئاخر کۆبنەوە ئەوە بۆ قەرار دراکەیتر لەو شەوەیە ئەوەستێت و لەوە زیاتر ئەو نرخە دانابەزێ. وا بڕیار بوو پێش 6 ساڵ پرۆژەی یەکەی نیشتەجێبوونی مامۆستایان لە قەزای کەلار جێبەجێ بکرێت بەڵام بە بیانووی جۆرا و جۆر پرۆژەکە ئەنجام نەدرا. دواتر یەکێتی مامۆستایان و کۆمپانیایەکی نیشتەجێکردن لەسەر دروستکردنی 2000 یەکەی نیشتەجێبوون بۆ مامۆستایانی سنووری گەرمیان ڕێککەوتن بەڵام هێشتا ئەم ڕێککەوتنە لە جێی ئومێدی مامۆستایانی سنوورەکان نییە بەهۆی گرانی نرخی یەکەکانەوە کە بۆ هەر یەکەیەک $52,000 لە بەشداربووان وەردەگیرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.